1985 ئەنجامە بەرایەکانی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان لە ڕۆژانی 28 و 30 نۆی 2018 ڕادەگەێنین کە بەو شێوەی خوارەوە بووە. دەنگ بۆ کورسیە گشتیەکان. یەکەمیان یەکێتی نیشتیمانی کوردستان 287575 دەنگ. دووەم بەرەو ئیسلاح 69477 دەنگ. سێم لیستی سەردەم 13708 دەنگ. چوارەم جوڵانەوەی نەوەی نوێ 113297 دەنگ. پێنجەم بزوتنەوەی گۆڕان 164336 دەنگ. شەشەم پارتی پارێزگارانی کوردستان 3028 دەنگ. حوتەم ئازادی 7069 دەنگ. هەشتەم هاوپەیمانی بۆ دیموکراتی و دادپەروەری 6886 دەنگ. نۆیەم پارتی دیموکراتی کوردستان 595592 دەنگ. دەیەم کۆمەڵی ئیسلامی کوردستان 94992 دەنگ. لە کۆتاییدا لە پاش ڕاگەیاندنی ئەم ئەنجامە بەرایانە کۆمیسیۆن دەست دەکات بە پرۆسەی یەکلایکردنەوەی سکاڵەکان کە 1045 سکاڵایە لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان. هەروەها وەربینی دەکرێت لە هەموو ئەو سندوقانەی کە قردیلەی سووریان لەسرە لەگەڵ سەرجەم ئەو کەمکوریانەی کە لەو سندوقە و فۆرم و ئەنجامانە دەهەن. پاش یەکلاکردنەوەی ئەو کەیسانە کاریگەری دەبێت لەسەر ئەنجامەکان و پاشان دەست دەکرێت بە داخلکردنی سەرجەم داتاکان و وەربینیکردنیان بۆ ئەوەی ئەنجامی کۆتایی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان ڕابگەێنین.